دوای ئەوەی پەیام فەرمانێکی دامەزراندنی مامۆستایەکی بە شێوەی گرێبەست بڵاو کردەوە کە واژۆی وەزیری پەروەردەی بەسەرەوەیە، نیگەرانی مامۆستانی وانەبێژی بە دوای خۆی داهێناوە. نوێنەری مامۆستانی وانەبێژ دەڵێت ئەمەی کراوە نایاساییە و خۆپشاندان دژی ئەمە ئەنجام دەدەن. ئەوان نایشارنەوە لەوەی کە بابەتێک کتابێک کە ئەنجومەنی وەزیران شۆڕی بکاتەوە بۆ وەزارەت شۆڕی بکاتەوە بۆ بەڕێوەبەرەتێکی شتەکان، ئەوان ناتوانن کە فەرمانی وەزاری پێدەر نەکەن. واتە بابەتەکە ئەنجومەنی وەزیران کردوێتی، وەزارەتی پەروەردە لەسەر کتابی ئەنجومەنی وەزیران ڕەزامەندیدا و ئیمزای جەنابی وەزیری پێوەیە، هەروەها شۆڕ کراوەتەوە بۆ بەڕێوەبەرەتی گشتی پەروەردەی سلێمانی و نێردراوە بۆ پەروەردەکان و خۆیەتی پەروەردەکانیش ئاگادارن. ئەم بابەتە ڕۆیشتووە، حەقیقەتی هەیە، تەڵەن بەداخەوە و بە شەرمێکی زۆریشەوە بەڕاستی بۆ ئەنجومەنی وەزیران. لەبەر چی؟ لەبەرەوەی چەندێکاڵێن لە وەزارەتی پەروەردە دامەزراندن نییە، نە بە شێوەی هەمیشەیی، نە بە شێوەی گرێبەست. ئێستا دەرکەوت وەزارەتی پەروەردەش هەمان شێوەی وەزارەتی توزانم پێشمەرگە و هێزە ئەمنیەکان دامەزراندنی تیا هەیە، بەڵام بە تەسکیی حیزبی نەک بە ڕێگەی شەرعی، بە ڕێگەی نایاسایی نەک بە ڕێگەی یاسایی. لە کاتێکدا زیاتر لە 12,000 وانەبێژ چاڕوانی دامەزراندن و چەندین خۆپشاندان و گرتبوونیان ئەنجامداوە وەڵامیان نەدراوەتەوە، بەڵام کەسێک بەدەر لە ڕێماییەکان دەوترێت دامەزراوە. بێگومان مامۆستانی وانەبێژ ساڵانێک زۆرە داوای دامەزراندنەکان، بەڵام داخۆ حکوومەت یاریمی کوردستان جوابیان ناداتەوە. بۆ ئێسبەی یەکشەممە لە بەردەم بەڕێوەبەرەتی گشتی سلێمانی سەعاتدا خۆپشاندان لە حەق بە دانەمەزراندنی مامۆستانی وانەبێژ بە پێچاوانەوە کە دەبینین لە کەرتی سەربازی کەرتی عسکەری بەرداوام دامەزراندن هەیە، وهروە دامەزراندن بۆ کۆمەڵە کەسانی خۆیان کە ئەم ساڵ خەڵکیان دامەزراندووە لە کەرتی پەروەردە ناڕزایی دەردەبڕن بەوەی کە ئەم دامەزراندنیە نهێنیە VIP بۆسێ کە دامەزراندنێک هەیە بە ئاشکرا بکرێت بۆ شێوەیەک شەفایانە دوور لە کێبڕکەی حیزبیەتیەوە. لەسەر ئەم بابەتە پەیام پەیوەندی بە پەروەردەی سلێمانی و وەزیری پەروەردەوە کرد، بەڵام وەڵامی پەیوەندیەکان نەدرایەوە. لە ماوەی ساڵانی ڕابردووش وانەبێژان زیاتر لە 100 خۆپشاندان و گرتبوونیان ئەنجام داوە، بەڵام تا ئەم ساتە داواکاری و ماندووبوونەکانیان بێ وەڵام بووە. ڕامیا عوسمان، کەناڵی پەیام، سلێمانی.